خۆی بەریتانیا ئەوە هندیە بەس بەریتانیا بدزیتی پێی بەخێ نەکرد وڵات تایبەتمەندەکانی زۆرەوە بە برامایە دکتۆرا مەشهورە زیاتر لە هەولێرێ بەوەی بەشداریمان کردیا تایبەتمەندەکانی وەی ئەوە عەرفی ڤیە سەر و کەلەکی گەورەی هەیە جوانە هەم داکە ئەوە مریشکەکە هەم کەرەبابەکە شاپەڕی پێی کلچی قیتا ئەوە شێندەرەیە ئەو ئەسلی خۆی بەخۆی بەریتانیا ئەوە هندیە بەس بەریتانیا بدزیتی پێی بەخێ نەکرد لە دوای ئێستامە لە تورکیا زیاترەیە وڵای ئەوە بەخۆی لە تورکیا بە هێلکەیی هینام هێلکە مینە لێرە لە مەخبەز بداناوە کردی هەرینە چەند زۆرت لەمانە هەیە ئێستا ئەوە بەخۆی نوێتی وانە دوو بابەتی هەیە کۆڵەمبیشی هەیە کۆڵەمبیشمێ خەتی ڕەساسیەوە ڕەشە کەرەبابەکە هەتا 7 کیلۆ دەڕوا 7 کیلۆ ئەوها دەڕوا مریشکەکانشی 5 کیلۆنی 5 کیلۆ دەڕوا تقریبا لە 2017 ڕای دەگرم هەیتی هیچ کێشەشیان نەبوو پێشتر بەشداریت لە پێشبڕکێ و شتیوا کردووە 5 سار بەشداریم کردیا هەلا 5 سارەکەی یەکەم بوومە بەشداریم کردیا ئینشاڵڵا ساژ 2025 دیسان بەشداری دەکەم بە ئەوانە نا برێن ئەستا و پارەکە بەشداریکە 2020 بەشداریکە یەکەم بوونە هەردووچیان بەزەوانە ناینەوە سا بەشداری ناکەینەوە دووسکەکانی وانە ئێستا گەورە بوونە بارکەنە بەشداری پێیان دەکەینەوە 2025 کەرەبابەکە ئەگە ساری پێشان برێ وشی وەزعی خۆش بوو ئەوە هەبوو هەتا 7 وەرەقەی دەڕۆی 7 وەرەقە ئێستاکە دابەزی هەتا 3 وەرەقەی دەڕوە لە بۆی ئیمکانەتی خەرچی زۆر زەعیف بوو ئێستا چەند کەس برادێکە ئاشنا دەبن پێ دەیناسن و دەیبینن و ئێستا چەند دوو برادێکە تەکلیفیان یەکن ئینشاڵڵا دەرێت دووسکەمان دەوێتن ئەگای بیان دەمیانە بە جووسکەش دەیفرۆشی بە دووسکە دەفرۆشین بەس هێرکە نافرۆشین هێرکەیان نادن هێرکە لە بۆی نسبەی هەرینانی کەمە زاروی هەر ناین شەرمەزار دەبین ئەچ عەزمەلینێ و زیاتر دیکە هەرینە لە کنۆ خۆم بۆ لەوانە حالیان تقریبا ئێستا 25 قڵم هەیە